مامۆستای بەڕێز، ئایا پێغەمبەری خوا سەڵ سەلەم هیچ ئامادەیەک یان ئامادەکاریەک بۆ پێغەمبەرایەتێکی کراوە یاخود لە پڕێ بۆ بە کوڕێ هەروە بەبێ ئامادەکاری و بەبێ ئاگادار بوون لە پڕێکە شەوێ خەبەری بۆتەوە و وتی من پێغەمبەرم. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم لە خزمەتانین لە خزمەتی سیرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بەڵگەکانی پێغەمبەرایەتیە لە وەرزی یەکەم و بەشی دووەمی پێغەمبەر و ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پێش 40 ساڵیە. ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامادەکاری بۆ ژیانی کراوە پێشوەخت یاخود لەناو زۆنگا و هەڵە و تاوان و خراپەکانی مەکە و قوڕەیشا بووە کە هەموو گەنجێکی ئەو کاتی تێکەوتووە و دواتر گۆڕانکاری بەسەر ژیان و بەسەر ئاراستەکەی هاتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم پێشوەخت بەبێ ئەوەی کە خۆی ئاگادار بێ خوای گەورە ئامادەی کردووە و بە موسا فەرمێ وەستەنەعتوکە لینەفسی، ئەی موسا بۆ خۆمم ئامادە کردی. یاخود دەفەرمێ ثم جئت على قدر يا موسى، هەر کاتێک خوای گەورە ویستی بێتی کەسێ بکا بە پێغەمبەر ئاگاداری کردووە، چاودێری کردووە و چۆن شازادەیەک ئەنێرنە شوێنێک لە جێگەیەک کۆمەڵی حیمایی و چاو حرەسی بە دەورەوەی بەبێ ئەوەی بەخۆی بزانێ ئەی پارێزن هەتاوەکو مهمەکەی خۆی کە پاشایەتیە لە دوای باوکی پێدرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بەم شێوەیە خوای گەورە پاراستوێتی و نەیهێشتووە تووشی هیچ بێ هەتاوەکو کراوە بە پێغەمبەر نەبادا ئەمە تەعنەیەک بێ، چونکە سوبحان الله زۆر جار بێدین و ملحید و بە دوای گومان گەڕاوەکانە بە دوای شتی وا بچووکە ئەگەڕێن باسی پێغەمبەرایەتی ناکە، شتی وا ئەدەنەوە بە چاوی ئەڵێن تۆ لە کاتی جاهیلی و نەفامی تا ئەمە و کردووە، ئێستا بۆ لێمان بووی بە قوتبی ڕەبانی، بۆ لێمان بووی بە حەسەنی بەسری. لەبەرەوە ئەمەش زۆر جارە بێ بە تەعنەیەک بەسەر داعیەکان و بەسەر پیاوچاکانەوە چ جای پێغەمبەران، لەبەرەوە خوای گەورە پێغەمبەرانی وەکو خۆی پاراستووە، نەوەک ڕەفیقە شوانێکی بڵێ محەممەد ئابیریە چی بۆ کاکە خۆم کەس نەمان ناسی ئێمە خۆمانێکتی ناسین، معنای زۆرە قسەیە. یاخۆ ڕەفیقی شەوان و ڕەفیقی زینا و ڕەفیقی مەجلیس و ئارەق و تاوانەکانی ترە زۆر جار بە ئاسانی ئەمادێتەوە بە ڕووی خەڵکانێکە. ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم خوای گەورە لی گەڕاوە ئەمانە بکە و دوای تۆبەی لێ کرد بێت و گەڕابێتەوە و ئینسانێکی تری لێ دەرچوو بە یاخود نا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بەکول دەستی داهاتوە ئینشەڵا باسێکین خۆی ئاگای لە پێغەمبەرایەتی نەبووە، بەڵام خوای گەورە بە جوانترین شێوە پاراستوێتی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لەناو بی ئەو شوێن و جێگەیەکە هاتووە کە مەککە بووە. مەککە ئەبێ لەسەر دەستی پێغەمبەرێکە زینو بکرێتەوە و مبارەک بکرێت کە ئیبراهیم و کە ئیسماعیل و کە هاجرە. ئالێرانەیە یەکەم بنیاتی شارێ دروستە بێ کە پێوتێ مەککە کە کەعبەی تایە کاتی خۆی بناغی کەعبە و فاوندیشنی کەعبە مەلایکە لێیاندا و دروستیان کردووە. دوای ئیبراهیم عەلەیه السەلام لەسەر ئەم ئەساسە کەعبەی بەرز کردوێتەوە. واتە مەککە هەر لە کۆنەوە جێی ئەنزار بووە، جێی تێبینی و ملاحەزە بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم فەرمێ هەر کاتێک پێغەمبەرێک لە ناو چوو بێ قەومەکەی خۆی هاتووە لە دەوری کەعبە ماوەتەوە عیبادەتی کردو هەتاوەکو وفاتی کردو هەر لێوێژ نێژراوە. لەبەرەوە هەربوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لە ناو مەککەیە ئامادەکاریە، لە شوێنێکی ترا سەری هەڵنەداوە، چونکە مەککە ئەمڕۆ چەقی وشکانیە. خاڵێک لە خاڵەکان مەککە زەمزەمی تایە، مەککە کەعبەی تایە. مەککە دوعای ئیبراهیم و ئیسماعیلی بۆ ژیرا بۆ کە فەرمون رەبەنا وەبعەث فیهم ڕەسوولا منهم، خوای گەورە لەناو خۆیانە پێغەمبەرێکیان بۆ بنێرە. کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم یەکێکە لە دوعاکانی ئیبراهیم باپیری خۆی کە بێ لەناو خۆیانە پێغەمبەرێکیان بۆ بچێتە فعلا پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم هاتە ئاراوە و ئەبێ پێش پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم حەج بۆ ئەم شوێنە بکرێ بۆ ئەوەی کە دایما ئەم شوێنە جێی پیرۆزی و جێ و گەورە ڕاگرتن بێ. دواتر ئەم شوێنی تیجارەت بووە لەبەرەوەی کە خەڵکی تاجر و خەڵکێک یەکتریان بینی و ئەو کاتە بە بۆنی وەسائیل و ئیتیصالاتی ئەو ڕۆژەوە زۆربەی لە مەککەیە کۆبوونەتەوە بۆیە خوای گەورە فەرمێ لإیلاف قوڕەیش ئیلافهم رحلة الشتاء والصيف کە هەردوو هیجرەتی شام و مەدینەشیان هەبووە. کاتە ئەتوانی بڵی لینکی بە هەموو عالەمەوە هەبووە، لە ڕێی یەمەنەوە بۆ ئەفریقیا
وە لە ڕێی شامیشەوە بۆ ئەوروپا و بۆ شوێنەکانی تر واتە مەککە دابڕاو نەبووە بڵێ ئەرزیە بووە خوێنەواری و شارەزایی و سەقافەتێکی دیانە بووە بەڵام لە ڕووی تیجارەتەوە هەموو شوێنەکانی تر بەسەر ئەم شوێنەوە بوون و لێرەوە دیسانە و تەوزیعات ڕووی داوەتەوە. بەڵێ خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نابێ باوکی هەبێ بۆ ئەوەی کە بێناسبەرەوە دەبێ، بۆ ئەوەی کە منداڵێکی مدەلل و نەستەلە نەبێ، بۆ ئەوەی کە بتوانێت هەر لە بیدایەتەوە لە سەرپێکانی خۆی بۆستێ، بۆ ئەوەی کە کەس نەڵێ باوکی یان دایکی یان کەسێکی تر فێری ئەمەی کرد کە دوای محەممەد ئەیوتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتا لە ڕووی ئیجتیماعیەوە بێبەش بوو لە خوشک و برا بۆ ئەوەی کە پاڵپشتی نەبێ، بۆ ئەوەی کە کەسی نەبێت تەنها خۆی بێ، ئەگەر ئەم دینە سەرخەوت بێک کە سەر بخە، بێک کە سەرکەوێ، کەسی تر قسی لەسەر ئەمە نەبێ. خاڵێکی لە خاڵەکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شوانی لەدایک بوو. یعنی چی؟ یعنی هەر زمانی پژا و چاوی کرایەوە لە ماڵی حەلیمەت السعدیەیە لەگەڵ برا شیرێکەیە مەڕئە لەوەڕێنن تەنانەت شەقکردنی سنگی بۆ یەکەم جاریش لە کاتی شوانێتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یعنی منداڵێک تازە پێ ئەگرێ ئەبێ گۆچان بگرێ بەدەستێ و دوای مەڕ بکەوێ. منداڵی ئێمە کە لە 6 ساڵیە ئەچێتە مەکتەب دوو کە جارێ لەگەڵ یاچن بە سیارەی گێن بۆ ئەوەی کە چاویانی بێ. سێ پێغەمبەری خوا لەم تەمەنە مناڵیایە لە شوانیە. شوان یەک کۆمەڵە سفەتی جوانی هەیە کە ئەگەر ئینسان شوانی مەڕ و بزن نەکا ناتوانێت شوانی ئینسانەکان بکە لە دواییە. شوان دوور ئەبینێ، مەڕەکان نزیک ئەبین. شوان مەڕەکانی بۆ شوێنی ئاودار و لەبار و خۆش ئەبا. شوان گورگ و دژمنەکان لە دوورەوە ڕەچاوەکە. شوان مەسئولیاتێکەوێتە سەر بۆ نییە کە چوویتەوە بڵێ کوا مەڕێکم نوقستانە بڵێ وەڵڵاهی جا من بردم مەڕێکە بۆ خۆی سەرکێشی کرد. نا، ئەمە مەسئولیاتی تۆیە. لەبەرەوە خاوەن مەڕەکان لە شوانەکە ئەپرسێتەوە وەکو خوای گەورە چۆن محاسەبەی پێغەمبەرانەکە لە ڕۆژی قیامەتە چی کرد بۆ مەڕەکان بۆ ئەوەی کە نەفوتێن، چی کرد بۆ پەزەکان. شوان دوورە لە هەموو خۆشی و ڕابواردنی دنیا، هەیە و نییە گۆچانێکە و تورەکە پشتێکە بە پشتێوە لە نێوڕەوانە ئەگەر نانێکی خوارد یاخود چایەکی لەناو تەواو. دوورە لە هەموو مەعالیم بوو، لە هەموو پێشکەوتنی دنیا و لە هەموو ناز و نیعمەت و ئیسراحەت و پاڵدانەوەیەک. لەبەرەوە بێ شوان بە مەرحەلانەیان تێپەڕێ. شوان مەسئولیاتێکی گەورەیە. ئەگەر کەسێ بیەوێت شوانێتی ئومەتێک و دەوڵەتێ بکە، نابێ بڵێ دکتۆراکەم و پرۆفیسۆرێکم، ئەبێ بڵێ لە سیرە زاتێکە و سیڤەکەیە بڵێ من ڕۆژە لە ڕۆژان شوانێتیم کردەوە بۆی کە خەڵق قبوڵیکە. منەڵم هەر کەسێک چوو بۆ داوای ئافرەتێکیش یەکە لە شانازیەکانی ئەوەیە بڵێ من شوانێتیم کردەوە. جا ئەوەی شوانێتی نەکرد بێ نازانێ وەکو من کە شوانێتی یعنی چی. لە فەزلی خوای گەورە تاوەکو یادادێشم تێپەڕان هەر شوانێتیم کردەوە. یەکێک لە دڵخۆشیەکانی خۆم بە خۆم ئەوەیە کە شوێن پێیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەکرێ لەم نوقتەیە هەڵگرت بێ کە دڵم بە خۆم خۆش شانازیشی پێوە. لەبەرەوە کەسێ شوانێتی کرد بێ ئەزانێ معنای شوانێتی چییە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ما بعث الله نبيا الا ورع الغنم. هیچ کاتێک خوای گەورە پێغەمبەرێکی نەناردووە ئیلا شوانێتی پێ کردووە. ئەڵێن وأنت يا رسول الله، ئەی پێغەمبەری خوا تۆش؟ فما نعم كنت أرعاها على قراريط لأهل مكة. لسر كومال عاني كم كومال فلسيك خزمتي مركاني، يعني مركاني شي خمان نبو. سبحان الله. يعني مسؤولياتي بغمري خاصة دوقات بوا أبي بارا بياكا ولا سبي خوي بوستي ودزا كسبان نكاتو فير نبي لمناليوا دس سبي نبي دومش أبي مركان هي خوي نبن بو أويكا مەسئولیاتەکەی دووقات بێ و هەر چاوێکی بکا بە دوان بۆ ئەوەی کە خزمەتی ئەم مەڕانە بکە. بەڵێ خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای گەورە لە شیرک و تاوان پاراستوەتی وەنی هێشتووە هیچ کاتێ تووشی غەڵەت بێ ڕۆژە ڕۆژان سوزدەیەکی بۆ بتێ برد بێ، ڕۆژە لە ڕۆژان پێغەمبەری خوا درۆیەکی لێ بیسرا بێ، ڕۆژە لە ڕۆژان دەستپیسیەکی لێ بینرا بێ، ڕۆژە لە ڕۆژان لە داوێن پیسیەکە بینرا بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. هیچ کاتێک بەعکسەوە هیچ کاتێک گومانێکیش نەبووە لەسەر سەردان و هاتوچۆ و هەنگاوەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. خوای گەورە ئابە و شێوەیە پاراستوێتی
هەتا جارێکیان لە بنیادنانەوەی کەعبەیە هەموو گەنجەکانی ئەو کاتەکە دنیا زۆر گەرمە شەواڵەکانیان دائەکەنەوەی خەنە سەر شانیان بۆ ئەوەی کە بەرد و خشتەکان شانیان نەڕوشێنێ بەڵام بەس پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خشتەکە ئەخاتە سەر شانێکی ڕوت عەباسی مامی پێ فەرمێ تۆش ئەگەر شەواڵەکەت داکەنیت و بیخەیتە سەر شانە بۆ ئەوەی کە تۆزێ شوێنەکە نەرم کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە مجرد ئەوەی کە شەواڵەکەی داکەنێت و شتی تری دیار لە ژێر و لەبەرایە ئیخاتە سەر شانی لە هۆش خۆیەتی لە هۆش خۆی چوونەکەی نەخۆشی نییە هاوارەکە فەرمێ ئیزاری شەرواڵەکەم بەڵام لە ئەدەبی خۆیە کە مامێتی هاوتەمەنی خۆیەتی نایوێ سەرپێکی مامی کاکا فەرمێت تۆ شەواڵەکە داکەنە سێرم ئەدەبەکە بەڵام کە دایەکەنێ خوای گەورە ئاگادارێکاتەوە زوو شەواڵەکە لەبەرکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هۆش خۆیەتی لە شوێنێکی ترە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شەوێکیان لەگەڵ ڕەفیقە شوانەکەیە سيري أم قصير كنت خابزان تشنجوانا فما أبصر لي غنمي حتى أسمر هذه الليلة بمكة كما يسمر الفتيان بغمري خوا صلى الله عليه وسلم بدريش هاي تاريخي جنجي خوي روجان خوشياك غازينوياك سينماياك چونە دەرێک مانەوەیەک حەفلەیە ئاهەنگێک وەکو هەموو گەنجێکی تر باوشوانەکەی خۆی ئەڵێ چاوێک لە مەڕەکان ببا ئەم شەو وەکو هەموو گەنجێکی تر ئەم شەو نخۆنیەکەم زانم دنیا چ باسە الله یەک شەو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەچێتە دەرەوە بۆ ناو مەککە جوێی لە دەنگی گۆرانی و ئاهەنگێک کە بێ فەرمێ چێە ئەمە چییە فەرمێ ئەوە فڵان کەس و فڵان کەس زەواجیان کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە نزیکە بێتەوە لە ئاهەنگەکە خەوی لێکرێ کاتێک تشکی خۆر خەبەرێکاتەوە خوای گەورە نەیهەڵێ تووشی هیچ بۆی کەس لەو ئاهەنگیانەی بینێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەرچۆپی گرتووە و هەڵەپەڕێ و یاخود بە مجرد ئەوەی گوێی گرتووە شەوی دوایی ئەڵێ ئاگاد لە مەڕەکانم بێ لەی دوێنێ تۆ بچووی بۆ چۆ ئەڵێ وەڵاهی حاڵ و مەسەلە ئاوا بوو خەوم پیاکەوە تا بەیانی ئاگام لە هیچ نەبوو ئەم شەوەش ئەچێتەوە جارێکی تر بۆ ئەوەی کە لە ئاهەنگێکە لە شوێنێکە لە شوێنی سەمسەرە و یاری و قومارخانەیەک و گازینۆیەکە نا هەر شوێنێکە خەڵک تیامێنێتەوە بزانێت خەڵک باسی چیەکەن و چ باسە دیسان کە نزیکە بێتەوە ئاوا خەوی لەیەکەوێ هەتاوەکو بەیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەجارێتەوە فەرمێ فوالله ما هممت بعدهما بسوء مما يعمله أهل الجاهلية حتى أكرمني الله بنبوته قسم بخوا دوای ئەمە هیچ کاتێک بیریشم لەوە نەکردێتەوە بە دوای ئەم شتانەیە بچم هەتا خوای گەورە شەرەفمەندی کردم بەمە کەسێک نییە بڵێ وەڵاوان نییە تۆ فڵان ڕۆژ لە فڵان شوێنە بوویت فڵان کات فڵان پێکە لەسەر دەم بوو فڵان ڕۆژ لەگەڵ فڵان ئافەتی دایم پیسا قسەت کرد فڵان ڕۆژ بۆ فڵان شوێن چووی فڵان شەو لە فڵان جێگەیە خەڵوەتە بەست بوو فڵان کات نەزەرە لە فڵان کەس کرد سبحان الله تا ئەو حەددا بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئامادەکاریەکی تەواوی ئەخلاقی ئەکرێ بۆ ئەوەی کە بێ بە پێغەمبەری ئاخری زمانی ئەم ئومەتە کەسێک نەتوانێت لە هیچ شوێنێکەوە خوا نەخواستە لە کەداری کە یاخۆت پەنجەی بۆ درێژکە وصلى الله على أو بحر نور علم عرفانه كدرك غورناك غير علم الله سبحانه والسلام عليكم ورحمة الله وبركاته